تا ئێستا نرخی غاز لە هەولێر بە بەرزی ماوەتەوە و ئەو نرخەش لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازە. هاوڵاتیەک دەڵێت سەرباری بەرزبوونەوەی نرخی غاز، نرخی سوتەمەنی و کاڵا و شتومەچیش تا دێت بەرزتر دەبێتەوە. هەم کەس عەزەکان نرخی غاز هەن بەخۆی عالەم فەقیرە، عالەم بەخۆت نازانێن ماچ هەیە، غاز، بنزین، نەفت، ماچ هەموو گران بووە، عالەم فەقیرە. ئەو بەرزبوونەوەی نرخی غاز کاریگەری لەسەر کار و کاسبکارانیش کردووە لەو شارە، وە خۆیان دەڵێن بە درێژایی ڕۆژ لە دوای کڕینی یەک بوتڵ غازن، بەڵام دەستیان ناکەوێت. کابرایشی مەطعەمی لە فەمانەیە ڕۆژێ 25 دەمان پێ دەبڕیانە قینەی غازی تازە پرسیدن دەری بە 22,000 ناری 22,000 نار دەردەینی لە بۆ کابرایشی لە فەفرۆش دەردەینی داواکاریمان بزانین حکوومەت ئەو بزانە ئەزمەی غازی چێ و ئەزمەی غازیمان لۆ جێبەجێ بکەوت. نرخی یەک بوتڵ غاز لە نێوان 15 بۆ 20,000 دینارە و ئەو بڕەغازەش لەلایەن بریکارەکانەوە دابەش دەکرێت، ناتوانرێت پێداویستی دانیشتوانی ئەولێر پڕ بکاتەوە. شعر بێتە مناسبی باشترە، هەم هاوڵاتەکەی ئیتفادە دەکە ها ئەمە ئیتفادە دەکەین. نەفت وا بەستەتی 170,000 إلى نەفت بەندی لتری بە 950 ئەی چەکەی کاکە ئەو شەعبەت چی پێ ناکرێت. ماوەی چەند ڕۆژێکە غازی ماڵان لە هەولێر بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و لەگەڵ ئەوەی هەوڵەکان بەردەوامن بۆ کەمکردنەوە و چارەسەرکردنی کێشەی کەمغازی و بەرزبوونەوەی نرخەکەی، بەڵام تا ئێستا نرخەکەی وە خۆی بە بەرزی ماوەتەوە. قارەمان زەوهەر، کورتسات نیوز، هەولێر.